بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ چوارەم ڕۆژ لە سەرەک خۆپیشاندان لە بەغداد و چەند پارێزگایەکی دیکەی عێراق بەردامن و پەرلەمانی عێراقیش وەک وەڵامدانەوەیەک بۆ داواکاری خۆپیشاندەران کۆمەڵێک بڕیاری دەرکرد لەوانە هەڵبژاردنەوەی دەرماڵە و ئیمتیازاتی پلە باڵەکان. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ و دکتۆرا لە یاسای دەستوری، هەروە لە هەولێرەوە مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. خۆپیشاندانەکانی عێراق لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکە بەردەوامن. پەرلەمانی عێراقیش چەند بڕیارێکی بۆ وەڵامدانەوەی خۆپیشاندەران دەرکرد. لە دانیشتنەکەی پەرلەماندا بڕیاردرا بە هەڵوەشاندنەوەی دەرماڵە و ئیمتیازاتەکانی هەر سێ سەرۆکایەتیەکە و ئەندامانی پەرلەمانی عێراق و وەزیرەکان و بەرپرسانی باڵا لە دەستە سەربەخۆکان و دەسەڵاتی دادوەری و دادگای فیدراڵی و ئەنجومەنی باڵای دادوەری و هەروە بریکاری وەزیر و ڕاوێژکارەکان و بەڕێوەبەرە گشتیەکان و پارێزگارەکان لە بەرواری ئەمڕۆوە. پارلەمانی عێراق بڕیاریشیدا هەر کەسێک دوو موچەی لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی هەبێت دەیبڕێت. ئەو کات پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی هەڵوەشاندەوە تا هەڵبژاردننی داهاتووش لە 1 نیسانی 2020 پەرلەمان چاودێری پارێزگارەکان دەکات. لە پارێزگای کەرکووکی ژەندامانی پەرلەمانی عێراق لە سنوورەکە چاودێری کارەکانی پارێزگار دەکەن. لە هەمان کاتیشدا پەرلەمانی عێراق بڕیاریدا با دروستکردنی لیژنەی ئەمواری دەستوری عێراق و لیژنەکەش لە 18 کەس لە لیستە جیاوازەکان پێکهاتووە. لەلایەنە کوردیەکانی شەریە گلاڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی و جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و یوسف محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەشدارن. دوای دەرکردنی بڕیارەکانی پەرلەمان موقتەدا سەدر لە پەیامێکدا داوا لە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق کرد هەڵبژاردننی پێشوەختە لەژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان ڕابگەێنێت و تا کاتی هەڵبژاردنەکەش هەنگاو بۆ گۆڕینی کۆمسیۆنی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردنەکان بدرێت. موقتەدا سەدر لە پەیامەکەدا لە تویتەر بۆ خۆپیشاندەران دەڵێت ئەی شۆڕژگەڕان بە دەنگی ڕەمزی پەرلەمان هەڵمەخەڵەتێنن چونکە خاڵیە لە لێپرسینەوە لە گەندەڵکاران و لە خۆپیشاندان بەردەوام بن. وتەبێژی حکوومەتی عێراقیش وەڵامی موقتەدا سەدری دایەوە و باز لەوە دەکات هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە دەسەڵاتی سەرۆکوەزیراندا نییە. سەعەد حەدیسی وتەبێژی حکوومەتی عێراق لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت موقتەدا سەدر ئاماژەی بە ئاموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و گۆڕینی ئەنجومەنی کۆمیسیاران کردووە. عادل عەبدولمەهدیش پێشترە و گۆڕانکاریی واژۆ کردووە. دەربارەی هەڵبژاردننی پێشوەختیش بەپێی دەستور تەنیا لە حاڵەتێکدا ئەنجام دەدرێت کە پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی وەڵام نەدانەوەی داواکاری خۆپیشاندەران 5 پەرلەمانتار دەستیان لە کار کێشاوەتەوە. 3 پەرلەمانتار لە فراکسیۆنی سایرونی موقتەدا سەدر و 2 پەرلەمانتاریش لە فراکسیۆنی نەسری عەبادی. لەلایەکی تریشەوە خۆپیشاندانەکان بۆ 4ەم ڕۆژ لەسەرێک لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکە بەردەوام بوون. لە 4ەم ڕۆژی خۆپیشاندانەکان لە چەند پارێزگایەک خوێندکارانی زانکۆ و قوتابخانەکان بۆ پشگیری لە داواکاریەکانیان هاتنە ڕیزی خۆپیشاندەرانەوە. هەرێک لە سەندیکاکانی پارێزەران و مامۆستایان و کشتوکاڵ و پیشەوەرانیش وەک پشگیریەک لە داواکاری خۆپیشاندەران مانگرتنیان ڕاگەیاند. لە ڕۆژی 25 ئەم مانگەوە خۆپیشاندان بەغدا و چەند پارێزگایەکی دیکەی گرتووەتەوە. داواکاریەکانیشیان خۆی لە هەڵوەشاندنەوەی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی کۆماردا دەبینێتەوە. لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووشدا زیاتر لە 80 کەس لە خۆپیشاندانەکان کوژراون و زیاتر لە 4000 دیکەش بریندار بوون. لە هەمان کاتیشدا لە خۆپیشاندانەکانی سەرەتای ئەم مانگەدا 157 کەس کوژراون و زیاتر لە 6000 دیکەش بریندار بوون. على ابوكم لا ابو شريفكم لا ابو عادل عبدالمهدي لا ابو كل شريف بالحكومه.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر شۆڕش بەخێر بێگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەردەوامی خۆپیشاندانەکان و داواکاری بۆ هەڵوەشانەوەی حکومەت و سێسەرۆکایەتێک کە هەیە بە دیاریکراوی لە ڕووی دەستوریەوە چۆن حکومەت و سێسەرۆکایەتێک هەڵدەوەشێنەوە؟ بەڵێ سپاس بۆ تۆ سڵاو بۆ میوانەکەی بەرنامەت لە هەولێر هەروە سڵاو لە بینەرانی کەناڵە ئازیزەکەتان دەربارەی داواکاری لەسەر هەڵوەشانەوەی سێسەرۆکایەتێکە بە پێی دەستور ئەم سەرۆکایەتیە واتە دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی تەشریعی پەرلەمان لە ئەنجامی هەڵبژاردن پێکاتوە و ئێستا پەرلەمان ئەگەر بێتێ هەڵبۆشێتەوە دەبێت لەسەر داوای زۆرینەی یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمان داوای هەڵوەشانەوە بکەن دواتر بدوو لەسەر سەی دەنجی پەرلەمانتاران لەسەر ئەو داوایە پەرلەمان هەڵدەوەشێتەوە یاخود سەرۆکی کۆمار لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکەن ئەمانیش لە سیستەمی پەرلەمانی ئەمەیە کە هەردوو لە یعنی هەم پەرلەمان دەتوانێت خۆی هەڵوەشێنێتەوە هەمیش حکوومەتیش دەتوانێت داوای هەڵوەشانەوە بکات لە سەرۆک کۆمار بەڵام لە دەستوری عراقی لە مادەی 64 تۆزێک ئیشکالێتیشتیە هەندێک زۆر لە زانانی دەستوری عراقی لەگەڵ ئەوەدان دەڵێن کە ئەم حەقە نەدراوە بە سوڵتەی تەنفیزی ئەمەش خۆی خەلەلێکە لە دەستور مەفروزە سوڵتەی تەنفیزی حکوومەت لە بەرامبەر ئەوەی کە پەرلەمان بۆی هەیە متمانە لە حکوومەت وەگرێتەوە سەرۆکی حکوومەتیژی یا حکوومەت داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکات بەڵام ئێستا زۆر ڕێگاکە بڵین پێشتریش کۆمەڵێک ڕۆشنبیرون و سەرۆکاتیمی عێراقی داوایان لە سەرۆک کۆمار کردبوو کە داوایەک ئاراستەی ئەنجومەنی نوێرەران پەرلەمان کا بۆی کە متمانە لە عادل عەبدولمەهدی بسێنێت دوێنی سەرۆک کۆماری دەتوانێت داوای پێشکەش بکات سەرۆک کۆماری دەتوانێت داوای ئەوە بکاتەوە متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگیرێتەوە پەرلەمانیش دەتوانێت داوای متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لە حکوومەتەکەی وەربگرێتەوە بە هەردوو لایەن دەتوانن بەڵام تا ئێستا ئەم هەوڵە نەکراوە پەرلەمانیش خۆی دەتوانێت کە پەرلەمان هەڵبوەشێتەوە بە هەمان شێوە سەرۆک کۆماری دەتوانێت داواکاری بکات پەرلەمان دەتوانێت هەم خۆشی حەلکە خۆی هەڵبۆشێنێتەوە هەم دەتوانێت متمانەش لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگرێتەوە متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتەکە وەربگرێتەوە ینی ڕێگا دەستوریەکان ئەمانن کە لە بەردەمی پەرلەماندایە بەڵام کێشەی ئەمەیە کە ئەم سەرۆکایەتیانە بەڕاستی هەمویان یەک یعنی وەکو تەونێکی جاڵجاڵۆکە هەمووی چەند پێکاتەیەکن چەند حیزبێکی سیاسین هەمویان بەرژەوەندەکان پێکەوە گرێدارەوە نە پەرلەمان ئەوە دەکا بێ متمانە لە حکوومەت وەگرێتەوە نە حکوومەت و سەرۆک کۆماریش دێن داوای هەڵوەشانەوەی پەرلەمانیا وەگرتنەوەی متمانە لە حکوومەت دەکەن لەبەرەوەی هەمووی بەرژەوەندەکانیان بەیەکەوەیە بە تایبەتی لە کاتێکی وادا کە مەسەن داوای خۆپێشاندەران بە تایبەتی لەم ڕۆژ بە ڕۆژ لە دوێنێ و ئەمڕۆ هەست دەکەی مەسەن توێژی فراوانتر هاتۆتە ناو خۆپێشاندانەکانەوە خوێندکاران و سندیکای پارێزەران و سندیکای مامۆستایان و ئەمانە کە مەسەن دەستیان بەمانگرتن کردووە و ئەو پارێزگایانش کە خۆپێشاندانی زیاتیا بۆ مەسەن زیاتر بە ژمارەیان زیاتر بۆ مەسەن دوێنێ دیالەش هاتۆتە ناو وەزعەکە ئەوە جگەلەوەی هەموو پارێزگاکانی جنوب خۆپێشاندانی لێڕوودایە خەتەرێکی گەورە هەیە هەڕەشەیەکی گەورە هەیە لەسەر ئەم حکومڕانەیە کە ئەمڕۆ لە عێراقەیە کە 16 ساڵە حکومی عێراق دەکا بیری لەوە نەکردوەوە هەڕەشە لەسەر وڵاتیانە سەر حکومڕانە لەسەر سیستەمی حکومڕانەکەیە لەسەر نەخێر وڵاتەکە هەر دەمێنێتەوە دەوڵەتی عێراق لە 1920ەوە دامەزراوەوە خۆی ماوەتەوە تا ئێستا هەرچەندە ئەوانەی بەسەردا هات دواتر قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختەش دەکەین چۆن دەکرێت مۆلای بەرز مامۆستا سەلیم جەنابیشت بەخێر بێی سەبارەت بە بڕیارەکانی پەرلەمانی عێراق سەرەتا لە مەسەرەی هەڵوەشانەوەی ئیمتیازات و دەرماڵەی پلەباڵەکان دەست پێ بکەین پێ دوای ئەمە دەبێتەوە کارێک بۆی کە خۆپیشاندەران کۆتایی بە خۆپیشاندانەکان بێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا ئەوە بۆ دووەمین جارە موچەی فەرمانبەرانی پلە باڵاکان لە عێراق کەم دەکرێتەوە سەرەتا حەیدەر عەبادی بۆ ڕایگشتی ڕایگەیاند کە ئێمە چاکسازی دەکەین چاکسازیەکەشی تەنها بریتی بوو لەسەر پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی جێبەجێ کرد کە 150 موچەکانی کەمکردنەوە لە ئێستاشدا بە هەمان شێوە هەنگاوێکی دیکەی لەو شێوەیە کە پێشتر ئەوە تەنفیس کراوە یعنی بۆ دوو جار
موچە کەم کرایەوە. ئەوە هەنگاوێکی باشە، بەڵام پێم وانە بتوانێت کە تووڕێی شەقام بکاتەوە، چونکە خەڵک داوای شتێک ناکە کە خۆڵی لەچاو بکرێ. ئەو بابەتانە بەلایەک ئەوەی کە خەڵک داواکاری ڕاستەقینەیە و چەند ساڵە داوای دەکا و حکومت نەیتوانیەوە بیکا بریتێ لەوانەی خوارەوە. یەکەم داوای دەکا کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بە پێی ساڵ دەبێت دابمەزرێنرێن. جا ئەگەر حکومت نەیتوانی وەکو دەوڵەتدان بمەزرێنێ دەبێت بتوانن لە کەرتی تایبەت جێگایان بۆ بکاتەوە تا دەرفەتی هەلی کار بڕەخسێنێ. و ئەو جار لە لایەکی دیکە خەڵک داواکاری ئەوەیە کە خزمەتگوزاری پێشکەش بکرێ. عێراق پارێزگاکانی عێراق بەڕاستی وێرانەنا، هیچ خزمەتگوزاریەکیان تێدا نییە، چ لەسەر ئاستی حکومەت چ لەسەر ئاستی شەریکات و کەرتی تایبەت هیچ خزمەتگوزارێک پێشکەش نەکراوە. ئەگەر بێ بەغدا کە عاسیمەیەک بووە لە هەشتایەکان نمونە بووە لە ناوچەکەدا، ئێستا دەتوانم بڵێم هیچ پارێزگایەک وەکو عێراق وەکو بەغدا نەخنکاوە و بێ خزمەتگوزاری نییە. ئەو جار خەڵک داواکاری ئەوەی هەیە کە دەرفەتی کار بڕەخسێنرێ لەسەر ئاستی وڵات. یعنی حقیقەتەن کە عێراق چوە شەریکاتیشی هێناوە بۆ ئێرە بەعمەلە و شاگردیشەوە هێناوێتی، واتە هیچ دەرفەتێکی کار لە عێراقدا بوونی نییە. من پێم وایە دەیان کێشەی گەورە هەیە کە عێراق نەیتوانیەوە چارەسەریان بکە و حکومەت پرۆژە و پلانی نەبووە و ئەو حزمەی ئیسلاحاتانەشی کە ڕادەگەێنرێ من پێم وایە نەشەقام بێدەنگ دەکا و نە حکومەتیش دەتوانێت جێبەجێ بکە. بەس مامۆستا وەکو ئیمتیازات ئەوەی کە ئەمڕۆ باز لەو دەکە کە دەڵێ دەرماڵە و ئیمتیازاتی سێسەرۆکایەتیەکە دەستە سەربەخۆیەکان بڵین دەسەڵاتی دادوەری ڕاوێژکار و بریکاری وەزیر و بەڕێوەبەرە گشتەکان، یعنی کە دەڵێ ئیمتیازاتەکانیان هەڵبەشێتەوە مەبەستی موچەنێ تەنات دەرماڵە و بڵین ئیمتیازی چیان هەیە کە هەڵبەشێتەوە؟ لەبەرەوەی لە عێراق مەسەلەن بۆ نمونە وەزیر لە عێراق دەرماڵەی زیاترە لە مەعاشی ئیسمی خۆی، بۆیە بەپێی ئەوە بێکە هەم پەرلەمانتار هەم ئەوانەی کە هەن و هەم وەزیرەکان و بەرپرسی دەستەکان و حاکم و محکەمەی ئیتیحادی و ئەوجار هەرسێک سەرۆکایەتیکە بێکەوە هەموو ئیمتیازاتەکانیان و هەموو مخصاتەکانیان هەموو دەبڕدرێ. ئەوە شتێکی زۆر باشە و پێم وایە هەنگاوێکی جەریئانەیە و پێویستە بەڕاستی لێرەش بکرێت لە هەرێمی کوردستانیش. هەنگاوێکی زۆر باشە و ئەمە دەستخۆشیمان لێ کردو و هەر ویستی پەرلەمانتارانیش بۆ دەنگی لەسەر درراوە. بەڵام من پێم وایە فەسادی حەقیقی لەو شوێنە نییە، یعنی ئەوە بە یاسا کراوە، بەڵام لە دەیان شوێنی دیکە سێ هێندەی دیکە پارە بە هەدەر دەدرێ بە بەنایاسایی. بۆ نمونە لە عێراقدا خەڵکێکی زۆری فەزایی هەیە کە پێیان دەڵێن فەزایی و لێرە پێیان دەڵێن بندیوار لە بواری سەربازیدا، یعنی تا ئێستا نەیانتوانیوە تەسجیلێکی تەواو و بێنن لە بواری سەربازیدا کە چەند عێراق خاوەنی چەند یەکەی سەربازیە و ئەو هەموو کەسەی کە بە ناوی حەشدی شەعبیەوە ناوی خۆی نووسیوە و ڕاتبەکانیان وەردەگیرێ لە موازنەشدا بۆیان جێگە کراوەتەوە. فەسادی گەورە لە ئەوێدایە، فەسادی گەورە لە گرێبەستی ئەو وەزارەتانەدایە کە شەریکات دێنن بۆ عێراق، فەسادی گەورە لە گرێبەستی ئەو وەزارەتی بەرگریدایە کە دەیان گرێبەستی کردووە کە بەڕاستی خەیاڵین، ینی پارەی عێراق لەو شتانە سرف دەکرێت. فەسادی گەورە حتا بگرە لە دیوانی وەقفی شیعی و سونیدایە، یعنی تا ئێستا نەیانتوانی پەرلەمان خەڵک چاوی لەوەیە کە پەرلەمان بڕیارێکی جەریئانە بدا و حکومەتیش جێبەجێیکە. باشە، بەس 13,000 مەلەفی گەندەڵیمان هەیە، واتە 13,000 کەس بەرپرس لە عێراق تێوە گلاون لە گەندەڵی، بەڵام نەتواندراوە یەکێکیان بدرێتە دادگا. باشە، بەس بۆچی وەکو پەرلەمانتاران لەگەڵەوەی کە مەسەلەن سەرەتای کەمکردنەوەی دەرماڵی لابردنی دەرماڵی موچەی پلەباڵەکان شتێکی باشە، بەس بۆچی نەتان توانیوە دەست بە دۆسیانە بەرن بۆ مەسەلەی ئەوەی کە بەڕێز دەڵێ لە وەزارەتی بەرگری نازم لە وەزارەتی ناوخۆ لە کەرتی نەوت لە بوارەکانی ترەیە خۆ لە ناو پەرلەمانە بۆچی نەتوانراوە دەستیان بۆ ببرێەوە چاکسازی لەو بوارانە بکرێ؟ دەست بەو مەلەفانە بردراوە، ئەو مەلەفانە هەموو ئامادە کراون. باز دەکەم کە بوون بە مەلەف و تەقدیم بە هەیئەی نەزاهە کراوە لە عێراق و ئەو تەحقیقی لەگەڵدا کردووە، بەڵام لەبەرەوەی ئەو کەسانە بەشێکیان ئێستا پۆستی باڵان هەیە،
یعنی بەرپرسی گەورن لە دەوڵەتدا چۆن دەتوانرێت ملاحقە بکرێن کەسێک کە متهمە بە دزینی ملیاران دۆلاری عێراق ئێستا دایان کەسی چەکدار و سەربازی بە دەورەوەیە ئەو عادل عەبدولمەهدی نایشارێتەوە کە توانای بەسەر ئەو هێزانەدا نییە کە لە ئێستادا لە چوارچێوەی هێز و تابعن بە ئەحزاب لە بەغدادا ئەوانە هەیە یعنی زیاتر لە 52 حیزبی سیاسی هەیە کە خاوەنی چەکدارن و ئەو چەکدارانە تەوجیه لە حیزب وەردەگرن وەکو ئەوانەی کە لێرە هەیە بۆیە ئەوە وای کردووە کە ئەو بەرپرسانەی کە متهمن بە گەندەڵی لە بنباڵی ئەوانە داڵدە بدرێن یان ئەوانە بۆ خۆیان بەشێک بن تێیدا یعنی نەبوونی چەک بەدەستی حکومەتەوە نەبوونی هێزی یەک هێزی بەدەستی حکومەتەوە وای کردووە کە حکومەتەکەمان لاواز بێت. سپاس دەکەم مامۆستا بەکرێم و لای بەرزت دکتۆر سەبارەت بە هەڵبژاردننی پێش وەخت کێسە داوا دەکرێت هەڵبژاردننی پێش وەخت چۆن پێشتر بزانم لە عێراق ئەزمون نەکراوە پێ دوێت توانێت چارەسەری کێشەکان بکە ئەگەر مەسەلەن یاسای هەڵبژاردنەکان بە باشی هەموار نەکرێتەوە کۆمیسیۆنێکی نوێ لەدایک نەبێت بەداخەوە یعنی ئەگەر ئێمە لە ناو هەمان چوارچەوەی هەمان منزومە ئیش بکەینەوە وەکەوەی ئەمڕۆ کراوە مەسەن بۆ نمونە لیژنەیەکیان پێکێناوە بۆ تعدیلی دەستور هەر لە لیستەکانی پەرلەمان هەر لە کتلەکانی پەرلەمان خەڵک خۆی دژی ئەم پەرلەمانەیە خۆ پێشاندانەکە دژی ئەم پەرلەمانە دژی ئەم منزومەیە بە حکوومەتەکەی بە پەرلەمانەکەی دەتەوێت بۆ نمونە چێ پێ بگەێنێ ئەو لیژنە دەستوریە کە لە 18 کەس لە پێکاتەکان پێکێنراوە سێ کوردی تێدایە خەڵک داوای کۆتایی هێنان بەم سیستەمە حکومڕانیە دەکات یعنی وە داواکاری خەڵکە لە خۆپێشاندەرانەکەەوە ئەم سیستەمی حکومڕانیە کۆتایی پێبێکە لەسەر ئەساسی بەش بەشێنەی حیزبەتی و تائیفی و قەومی ئەوانە دامەزراوە لە خزمەتی هاوڵاتی عراقیدا نییە بە هیچ شێوەیەک 16 ساڵە نەیتوانیوە عراق بەرەو پێشەوە بەرێ عراق بە هەنگاوێک بەرەو پێشەوە بەرێ ئەوەی کە هەبووە ڕۆژ بە ڕۆژ دەگەڕێنەوە دواوە لەسەر هەموو ئاستەکانیش بۆیە هەموو ساڵێکە لیستی وڵاتانی گەندەڵ ئەلان دەکرێت عراق لە پێشەوەی ئەو وڵاتانە ناوی دێ ئەمە نیشان دەرەنجامی ئەم حکومڕانێتەیە کە لە عراق دەکرێت بەداخەوە پەرلەمانی عراق نەیتوانیوە بە هیچ شێوەیە چاودێری حکوومەتەکە بکات چاودێری داموزگەکانی تر بکە وەکو هەموو مؤسساتەکانیش هەموو لەسەر ئەو ئەساسەی کە پەرلەمانەکەی لێ پێکاتوە لەسەر ئەو ئەساسە پێکاتوە حیزبەتی و تائیفی و مەسائلی مەسەبی شۆڕ بۆ تۆ ناو هەموو جمگەکان ئەمە وا دەکاتکەوە نەتوانی تۆ هەنگاوی چاکسازی بنەی گۆڕانکاری بکەی لە وڵاتەکە ئەگەر بێت و گۆڕانکاری لە گۆڕانکاری ڕیشەی لەسەر سیستەمی حکومڕانیەکە نیە ئەمیش چۆن دەبێ بۆی بەڕاستی کە حکوومەتێکی کاتی بتوانێت بێت سەرپەرشتی هەڵبژاردنێک بکە بەڵام ئێمە ئێستا هەڵبژاردننی پێشوەختە چارەسەرە هەڵبژاردننی پێشوەخت بە هەمان ئالیەت بیکەین دواتە هەمان وەزع دووبارە دەکەینەوە بۆچی چونکە تۆ دیسانە ئەمان کۆمیسیۆن دێنی ئەمان پەرلەمان بڕیار دەدا هەمان ئەمانە بڕیار دەنکەوە فلان ڕۆژ هەڵبژاردننی پێشوەخت بکرێەوە پەرلەمان هەڵبەشایەوە دیسان پەرلەمانێشتر لەسەر هەمان پێودانگ هەڵدەبژێریەوە کە لەژێر سای ئەم کۆمیسیۆنە حیزبیە هەڵبژاردنەکە دەکرێت پەرلەمانەکرد بۆ دێتە وجود کە دیسان بەشبەشێنەی تائیفی و حیزبایەتی و ئەمانەی تێدایە قانونی انتخابات قانونێکرد نییە تا ئێستا قانونێکی نوێدانەدراوە چونکە تۆ ئەگەر ئەمانە بکەی بتوێ هەڵبژاردننی پێشوەخت بکەی دەبێ بۆرە و بەنیازی ئەوەی کە چاکسازی لە وەزعەکە بکەی دەبێ ئەمانە هەمووی بگۆڕی کۆمیسیۆنی هەڵبژاردن قانونی انتخابات بە شێوەیەکەوە مبوار بۆ خەڵکی تر بڕەخسێنێ خەڵکی شەقام بڕەخسێنێکەوە بێتە ناو پەرلەمان نەک ئەم لیستانەی کە پێشتر هەبوون هەمان لیست بە هەمان سنگ و بە هەمان قووەتەوە بێنەوە ناو پەرلەمان کۆنتترۆلی وەزعەکە بکەن واتە ئەم منزومەیە کە ئەمڕۆ لە عراقەیە شکستی هێناوە لە حکومڕانی پێویستە کەوا گۆڕانکاری ڕیشەی تێدا بکرێت چاوەڕێ دەکرێت گۆڕانکاری ڕیشەی بکرێ بۆ نمونە یاسای هەڵبژاردنێکی باش ئامادە بکرێت کۆمیسیۆنێکی نوێ ئێستا بۆ نمونە مەسەن ئەمڕۆکە پەرلەمانی عراق بۆ خۆڵکردنە چاوی خەڵک وەکو شتێکی علامی هاتووە کۆمەڵک بڕیاری دەرکردووە ئەم بڕیارانە دەتوانرا مەسەن کە پێشتر دەربکرێ بەشێ ئەمە نەک بە بەو شێوەیە دەربکرێت چکە تۆ ناتوانانی ئێستا بە بڕیارێک ئەنجومەنی پارێزگاکان هەڵوەشێنیەوە بۆچی ناتوانین لەبەرەوەی دەستور بڕیاری لێداوە شتێک دەستور بڕیاری درابێ نە پەرلەمان نە سەرۆکی پەرلەمان ناتوان دەستکاری بکەن ناتوان بەلای سەلاحیەتی پەرلەمان نییە پارێزگاکانی دەستور بڕیاری داوە دەڵێ شێوازی
وڵاتی بەو شێوە تەنزیمی وڵاتی بەو شێوە کردوەکەوە هەرێمی بڕیاری لە هەرێم داوە بڕیاری لە ئەنجومەنی پارێزگاکان داوە کە هەبێ لە پارێزگاکان داوە پارێزگانێک کە نەچوونەتە ناو هەرێمەوە ئەوە دەبێت بە دەستور جارێشتر تۆ دەستور بی تعدیلکەی ئەمزە ئەمانە نامێن نەک ئەمە بە بڕیارێک لە ناو پەرلەمانەوە بۆ خەڵکردنە ساوی خەڵک وەکو شتێکی ئەلامی بەکاری بێنی یا تۆ ڕاتبی خەڵک کەمەکەوێت بە بڕیارێک نابێ ئەم بڕیارە دەبێت بە قانون دەبێت بێ بە قانون لەلایەن پەرلەمان قانونی پێدەرکە چۆن چکە قانونی ئەو امتیازاتانە کە وەرگیراوە هەمووی بە قانون دراوە بە ئەندامی پەرلەمان بە وەزیر بە حاکم بە هەمووی بە قانون دراوە ئێمە وەکو مامۆستایانی زان کۆ کۆمەڵی مخەساتمانەیە بە قانون پێمان دراوە دەبێت تۆ بێ ئەم قانونە بگۆڕی جارێشتر ئەم قانونە تعدیل بە بڕیار ناکرێت بە بڕیار ناکرێت بە بڕیارێکی سەرپێی نەخێر بە قانونێک ئاماژە بەو قانونە دەیت چکە ئەم قانونە دەبێت بە شتێکی تر وەکو خۆی ئیلغا بکرێتەوە یا تعدیل بکرێت نەک بە بڕیارێک کە سەرۆکی پەرلەمان لە مناسبەیەکی ئاوادا بە هەموو پەرلەمانە تارانی لەسەر ڕازی بچکۆ نەبووە بە قانون دەبێت ببێ بە قانون دەبێت ببێ بە قانون چۆن بە قانون مخەسڵاتەکان دراوە امتیازاتەکان دراوە بە قانون هەڵبۆشێتەوە بۆیە بەڕاستی ئەمەی ئەمڕۆ کردی پەرلەمان کردی پێشماوەی شەرکردیان کە ئەنجومەنی پارێزگاکانیان هەڵبەشاندەوە ئەنجومەنی پارێزگاکان ڕازی نەمونوتیان داوای لەسەر دەنووسین لە محکەمەی ئیتحادی کە بڕیارەکەی پەرلەمان نادەستوریە ینی ئێستاگەتانەی لێ بدرێت بڕیارەکەی پەرلەمان هەڵدەوەشێتەوە لە دادگای فیدراڵی لێ بدرێت بەڵێ هەڵدەوەشێتەوە لەبەرەوەی بە پێچەوانەی دەستورە ئەم هەڵۆشانەوەی ئەمن لەگەڵ ئەوە نیم ئەنجومەنی پارێزگا هەبێ ئەنجومەنی پارێزگاکان حەڵقەیەکی زیادە و بە تەجروبەی عراقی ئەو چەند 15 ساڵە لە هەرێمی کوردستان و لە عراقیش خزمەتیان پێشکەشی بە هاوڵاتی نەکرد حەڵقەیەکی زیاد بوون بارگرانیەک بوون لەسەر میزانەی وڵات لەسەر هاوڵاتی بەڵام وەکو قانون مادام بە دەستور بڕیاری دراوە دەبێت بە دەستوریش نەمێنێ نەک بە بڕیارێکی سەرڕۆیی پەرلەمان کە ئەمڕۆکە پەرلەمان مەسەن دڵنیاشم مەسەن کە من متابعی جەلسەکەی پەرلەمانم نەکردووە تەواوی ئەندامەکانی نازانم تا چەند نیسابی قانونی پەرلەمان 22 ئامادە بووە ئەمانە پێویستی بۆی هەیە کەوا تۆ بەو ئالیەتە قانونیە کە بڕیاری لێدراوە بۆ ئەوارێتی قانونی هەڵوەشێنەوە بۆیە مەسەلەی چاکسازی ینی ئەمەی کە خۆ لە پێشدا عادل عەبدولمەهدی لە سەرەتای خۆپێشاندانەکان وتی من ئاسایی سەحریم بەدەستەوە نییە ئەم وەزعە چاپ بکەم لەبەرەوەی گەندەڵەکان ئەوەندە زۆرە ئەم ڕاستی فەرموو ئەم ڕاستی وە بەڵام بەدا مەسەن پەرلەمان یعنی لایەنەکانی تر خۆ لەو ڕاستیە نادەن ئەمان گەندەڵیەکان ئەوەندە زۆرە ناقانونیەکان ئەمەندە زۆرە لە وڵاتە کراوە وا بە ئاسانی لە ماوەی مانجێک و دوو مانگ ممچینێت و ئەم وەزعانە چارە سەرکەی سپاس دەکەم مامۆستا سەلیم گەرم و لای بەڕێز سەبارەت بە هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان ینی پێ دوایە لەمە دووە کە یەکێتی و پارتی 2 ساڵ بوو لەسەر ئەنجومەنی لەسەر هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک ڕێک نەکەوتن لەمە دووە پارێزگاریش دانادرێت تا هەڵبژاردننی داهاتوو کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵدەوەشێنەوە بەڵێ بەپێی ئەوەی کە پەرلەمان ئەوڕۆ بڕیاری لەسەردا پارێزگاری کەرکووکیش بە هەمان شێوە دەمێنێتەوە هەم پارێزگارەکانە شوێنی خۆیان دەمێننەوە بەڵام وەکو مامۆستای شارەی پێدا ئەو بڕیارێکی نایاساییە و پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق و بەشێک لە ئەندامانی پارێزگاکان بەنیازی تانەدانن لە محکەمەی اتحادی مەگەم محکەمەی اتحادی مماتەڵەی پێ بکات بە جەلسەکە ئەگەرنا لە سەلاحێتی پەرلەمان نییە ئیلغای مەجالیسی محافەزات بکە ئێمە ئەوەندەی لە لیژنەی ئاسایی متاڵعی ئەو بابەتەمان کرد گەیشتینە ئەو قەناعەتی کە ئەوە شتێکە پێچەوانەی لەگەڵ دەستوری عێراق و هێڵێکی سوورە بەڵام تەنها پەرلەمان بۆی هەیە حلێکی وەقتی مەجالیسی محافەزات بکە لە هەندێک حاڵەتدا یەک لەو حاڵەتانەدا کە مەشبوه بێ بەوەی کە گەندەڵی تێدایە و حلقەیەکی زائیدە لە هەندێک کاتدا لەو حاڵەتانەدا بۆی هەیە حەلیکە حەلکردن فەرقی هەیە لەگەڵ ئیلغا ئەبەدیە واتە ینی بوونی نەمێنێ بەڵام حەلکردن بە شێوەیەکی کاتیە تاوەکو ئینتخاباتی ئەوەی ئەمڕۆ حەلکردنە ساڵی دادێ مانجی بەهار مانجی چوار ئەوەی ئەوڕۆ ئیلغاکردن پێچەوانەیە لەگەڵ دەستور من پێم وایە ئەو یاسا ئەو بڕیارە سەر ناگرێ ینی پێم بۆ خۆی وایە ئەگەر هات و پەرلەمان لە کاتی شڵەژان و مشاوەشیدا بڕیارەکانی دەرکرد و فشاری شەقامی لەسەر بوو پەلە پرۆزێ بە بڕیارەکانەوە دیارە حتا بابەتی دەستور
یعنی دەستور بۆ خۆتان دەزانن لە عێراقا کە ئێستا 18 کەسی بۆ دانراوە ئەو 18 کەسانە هەمویان پسپۆر نین لە بواری یاسایی و ئەو جار بابەتی دەستور لە عێراق سەمامی ئەمانە یعنی دەستور کاتێک نووسراوەتەوە لە عێراق کە لایەنەکان هیچیان بەهێز نەبوون نە شیعە نە سونە نە کورد یعنی لە تەوازوونی هێزدا نووسراوە ئێستا هێزێک زاڵە ئەگەر بێت و دەستور بنووسێتەوە بەو شێوەی کە خۆی دەیەوێ ژیان لەو عێراقەدا بوونی نامێنێ و خۆفەڕستکردن دێتە گۆڕێ بۆیە دەستور پێویستی بە تەوافقی لایەنە سیاسی و مکەوینەتەکانی عێراقا دەستڕۆیشتەکانی عێراقا بەو شێوەیە نانووسرێتەوە لە دەورەی پێشتریش ئەو بڕیارانە هەبوو ئەو دەنگۆیانە هەبوو بەڵام پێم وانییە بتوانن دەست بۆ مەلەفی دەستور برن بەو شێوەیە بتوانن بە ئاسانی دەستکاریکەن بۆیە بابەتی ئیلغای مەجالیسی محافەزات تەواو بڕیارێکی نادەستوریە بەڵام ئەمڕۆ لە بڕیارەکەی پەرلەمانە باز لە بڵین هەڵوەشانەوە دەکات ینی حەل ئاساییە وتت حل مەجای تێدا هەیە بە پێی دەستور یعنی ئەمە مناقەشەی ئەومان کردو بەڵام ئیلغانا حتا بابەتەکانی دیکە لابردنی مخصصاتی فەرمانبەران جا لە پلەی بەرز بیان پلەی نزم بێ ئەوەش پێچەوانەی لەگەڵ دەستوری عێراق چونکە ئەوانە هەموو بە یاسا ڕێکخراوە بەدەوێت بە یاساژ لا ببرێ نەک بە تۆ فەرزی کەی لەسەری بەبێەوەی مەشروع و پرۆژەیەکت هێنابێ خوێندنەوەی بۆ بکرێ ئەوانە پێم وانێ بستنە بواری جێبەجێکردن ئەگەر بشتن بەڵە پێشتریش حەیدەر عەبادی بڕیاری لەو شێوەی دەرکرد و جێبەجێشی کرد بەڵام هەتا ئێستاش نایەستاییە و هەر کەسێک بچێت داوای موچەی خۆی بکاتەوە بۆ شێوەیە محکەمەی اتحادی ئەگەر لە ترسی شەقام نەبێت دەتوانێت بۆی بژێڕێتەوە یان مەسەن ئەندامێکی پارێزگاکان بچێت داوای ئەوە بکات کە ئەو بڕیارە نایەسایە و تاعن لە بڕیارەکەی پەرلەمان بدا ئەگەر محکەمەی اتحادی جەریء بێ بە تەئکید دەتوانێت ئەو بڕیارەی پەرلەمان هەڵبوەشێنێتەوە چونکە یەک لە ئیشەکانی محکەمەی اتحادی ئەوەیە تەفسیر بۆ نوسوس دەکات بۆ نوسوسەکانی دەستور دەکات و متابعەی کاروباری پەرلەمان دەکات هەر بڕیارێک لە پەرلەمان دەربچێ پێچەوانەی دەستور بێ سەرۆکی کۆمار و هەر وڵاتێکی دیکەی عێراقی دەتوانێت تانەی لێ بدا زۆر باشە بەس سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختە ئێستا مەسەلەن جگە لە موختەدا سەدر و عەبادی هیچ لایەنێکی تر داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکات بۆ پەرلەمان ئایا لەناو پەرلەمانی جێگەرەوە چارەسەر بۆچی مەسەلەن پەرلەمان خۆی هەڵناوەشێنێتەوە بۆ هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوچی هەڵبژاردننی هەڵوەشانەوەی پەرلەمان پێویستی بەوە دەنگی دوو لەسەر سێی پەرلەمان هەیە و ئەو جار بەڕێز تەیاری سەدری کە ئێستا باسی لە گەندەڵی دەکەن ئەوانە بۆ خۆیان چوار وەزیریان هەیە لەناو حکوومەتەکە داواتە بەشدارن لەو حکوومەتە لە دەرێ معارەزەن لەناو حکوومەتیشدا بوونیان هەیە و زۆربەی پۆستەکان ئێستا لە دەستی ئەواندا هەیە پۆستە حساسەکان لە حکوومەتی عێراق داواکردنی هەڵبژاردننی پێشوەختە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ هەڵبژاردننی پێشوەختە یەکەم پێویستی بە کۆمیسیۆنێکی سربەخۆ هەیە پێویستی بە متابعەیەکی نێودەوڵەتی هەیە پێویستی بە تعدیلکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی عێراق هەیە ئەوانە هیچی نەکراوە چۆن دەتوانانی لە ئێستا بڕیار بدەیت لەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ئەو جار ئەگە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ یعنی پێتان وایە ئایا هێزی سێهەم دروست بوو تاوەکو بتوانێت خەڵک ئومێدی لەسەر هەڵچنێ هەر ئەو دەموچاوانە دەردەچن هەر ئەوانەی کە ئێستا حاکمی عێراقن هەر ئەوانە دێنەوە پێشێ من پێم وانە ئەو شتە نە خزمەت بە عێراق بکە ئەو جا هەڵوەشانەوەی ئەو سێ سەرۆکاتی کە خۆپیشاندەران داوا دەکەن ئەوەش فەراغێکی گەورە دروست دەکات چێ دەڵێت دکتاتۆرێک ناهێنێتەوە بۆ عێراق کە جارێکی دیکە بڕوای بە ئینتیخابات هەر هەبێ عێراق لەوە دەرنەچوە کە لە مەترسی دەرنەچوە من پێم وانێ ئەو شتانە شتی نەدەستورین و نەمەنتیقیشن بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خالقی گیرەوەی خالقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خالقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خالقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خالقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر بکەرێم وڵای بەڕێز سەبارەت بەو لیژنە دەستوری کە پێکاتووە کە باز لە گۆڕانکاری لە دەستور بکرێ لە ماوەی 4 مانگدا کە 3 کوردی تێدایە کە لە 18 کەس پێک دێت. ینی چۆن گۆڕانکاری دەستور دەکرێت؟ ینی میزمەت سێک لەسەرەوەی کەوەی لە دەستور بۆ هەرێم چەسپێنراوە، ینی گۆڕانکاری تێدا بکرێ و کەم بکرێتەوە؟ ئەمە خۆی یەک لە داواکاریەکانی خۆپێشاندەرانە مەسەن کە بازدا گۆڕینی دەستور دەکەن و ئەمانە. بەڵام ئەمەی کە ئەم لیژنەی کە پێچیان هێناوە خۆی مادەی 142 دەستوری 2005 دەڵێ لە کاتی جێبەجێکردنی دەستورەکە لە ماوەی 4 مانگدا پێویستە لیژنەیەک پێک بێ بۆ تعدیلکردنی دەستورەکە، بۆ تعدیلکردنی دەستورەکە کە ئەم لیژنێش پێویستە لە 6 مانگدا ڕاستپاردەکانی خۆی بداتە ئەنجومەنی نوێنەران و دەنجی لەسەر بدرێ و ڕاپرتواتە ڕاپرسی لەسەر بکرێ. ئەمە هەمان ئەو ناوەڕۆکەیە کە لەم مادەی 132 هاتیە ئەمڕۆ ئەم لیژنیان پێکێناوە تا لیژنەکە ئەو تعدیلاتانەی کە دەکا دوای ئەوەی کە ڕاپرسی لەسەر دەکرێت ئەگەر دوو لەسەر سێ پارێزگا ڕەف زیان کردەوە پەسەند ناکرێت تعدیلەکە. واتە هیچ مەترسیەکی لەسەر هەرێمی کوردستان نییە لەوەی کە بە ئاراستەیەک تعدیلات بکەن کە ئەو دەستکەوتانەی بۆ هەرێمی کوردستان لە دەستور دیاری کراوە بتوان لێکم بکەنەوە. چکە هەرێمی کوردستان کە 3 پارێزگایە دوو لەسەر سێ ئەو 3 پارێزگایە دەتوانن ڕەفزی ئەم تعدیلکردنەوەیە دەستورە بکەنەوە، دەتوان ڕەفزی ئەم تعدیلە بکەن و ئیتر تعدیلەکە سەر نەگرێ. لەبەرەوەی مافی داوەتە دوو لەسەر سێ پارێزگا ئەگەر ڕازی نەخێریز مەترسێکنێ لەم ڕوانگەوە. دواتر خۆی لە ناو دەستورەکەشدا مادەیەک لە مادەی 126 دەستورەکە کە تایبەت بە تعدیلی دەستورە لە حالەتی ئاسایی دەڵێ نابێت تعدیلێک بکرێت کە لە دەسەڵاتەکانی هەرێمەکان کەم بکرێتەوە. هیچ تعدیلێک لە دەستور بکرێت کە لە دەسەڵاتەکانی هەرێمە کەم بکرێتەوە. بۆیە ئەمە مەترسی نییە. ئەم لیژنەیە خۆی دەبووە لە 2005 کاتێک سونەکان بە درەنگەوە هاتنە ناو پرۆسەی دانانی دەستور ئەم مادەیان خستە ناو دەستورەوە. بەڵام لەبەر ئەوەی لایەنەکان پێکاتەکان ڕێک نەکەوتن لەسەر ئەنجامدانی هەموارکردنی دەستورەکە چکە مەشاکری تیا و لە زۆربەی خولەکانیش لیژنەکە پێکاتوە. بەڵام تا ئێستا تعدیلکردنەکە پەرلەمان دەنجی لەسەر نەداوە و نەخراوەتە ڕاپرسیەوە. ئێستا بۆ ڕازیکردنی شەقام هەمان بابەتیان هێناوەتەوە، لیژنەیەکیان پێکێناوە علەساس بە هەمان ڕێو شوێن تعدیل لە دەستورەکە بکە. ئەوەی کە مادەی 132 دەستورەکە باسی لێ دەکات کە تعدیلکردنێکی نائاساییە بۆ دەستورەکە و چکە تعدیلی دەستور بە شێوازێکی ئاسایی بە پێی مادەی 126 دەکرێت لە دەستورکە دیاری کردووە. سەبارەت بە مەسەلەیەوەی کە لە عێراق هەرچەند هەنگاوێکی سەرەتاییش بێت ئەگەر بۆ بڕینی دەرماڵە و بڵێ ئیمتیازی پلە باڵەکان چەندە زەرورە لە کوردستانیش ئەمە بکرێت شتێکی سەرەتاییش بێت.
خۆی ینی هەر تایبەت بە دەستور مشکلی عراقیش مشکلی ئەوە نییە بێ دەستور هەموارکە مشکلی ئەوەیە دەستورەکە ڕێزی لێ نەگیراوە لەلایەن هەموو پێکاتەکانی عراق هەموو لایەنە سیاسەکانی عراقەوە بە ئینتیقایی واتە بە دووفاقی تەعاملی لەگەڵ دەکەن ئەگەر دەستور ڕێزی لێگیرا با سەروەری هەبووە ئەو هەموو کێشە و مەشاکلە لە عراق دروست نەدەبوو بەڕاستی قانون سەروەردەبوو بەداخەوە لە عراق قانون سەروەرنیە تا قانونی سەروەر نەبێ ئێمە ناتوانین بەرەو پێشەوە بڕۆین پێشەکانمان چارەسەر نابێ دەربارەی ئەم چاکسازیانەی کە لە عراق کراوە ئێمە پێمان باش ئەو چاکسازیانە بکرێت مەفروضیشە هاو ئەو جیاوازێ گەورە نەمێنێ لە نێوان هەندێک توێژ لەگەڵ هاوڵاتیانی تردا بۆ نمونە مەسا هەندێک ئێستا مەسەن تۆمە ڕیسێک مامۆستایکی دواناوەندیە لەوانێ پاشی 30 ساڵ خزمەت یا مۆزەفێکی دەرەجەیەک یا دەرەجە پاشی 30 ساڵ خزمەت ڕات بکەی ناگاتە ملیۆنێک و نیو یان 2 ملیۆن دینار کەسی مەسەن ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا لەگە ڕێز مەسەن زیاتر لە 3-4 ملیۆنی وەردەگری یا توێژەکانی تر مەسە ئەندام پەرلەمانتاری یا وەزیر کۆمەڵێک مختصاتیە لە کاتێکدا ئەمانە پێویستە بەپێی پێداویستی ژیان دابدرێ بەپێی پێداویستی ژیان دابدرێ بەپێی توێژەکان بەپێی شەهادە بەپێی هەندێک مختصاتی پێویست کە هەبێ نەک تا ئێستا پەرلەمانی کوردستانی توانیوە دەست بوو ئەمە بات و یاسە چاکسازیەکەش تا ئێستا ناتوانێت پەرلەمان دەنگ باسی نییە لە عراق ینی لە عراق ئێستا چەند ساڵە خۆیان لەو بابەتە دزیوەتەوە مەسەن لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کە ئێمەش مەسەن هاتین تەقلیدی عراقمان کردەوە بۆ بە هەمان شێوە و نهاتوین چاکسازی بکەین بۆ نمونە مەسەن کاتێکەوە نیزامی پاشەکەوتیان سەپان لە ماوەی 1 هەفتەیەدا بەسەر هەموو خەڵکی کوردستانیان سەپان بەڵام کە تۆی داوای چاکسازی دەکەی بە 5 ساڵ بۆ جێبەجێ ناکە بە 3 ساڵ نایە چاکسازی بکە بۆ نمونە مەسەن هەر سیستەمی پاشەکەوتەکە ئەم ساڵ بڕیاریاندا ئەوە تا ئێستا مەسەن تۆ لەم ساڵیدا تا ئێستا حەوت موچە شتێکی وا دابەشکراوە ینی هەموو مانگ لە کاتی خۆی موچە نەدراوە کەواتە تۆ هەمان کێشەی زارانە دماوە کە مەسەلەی سیستەمی پاشەکەوت ئەمانە بۆیە پێویستە تۆ ئەم چاکسازیانە لە هەرێمی کوردستان بکرێ بەڕاستی چکە تا ئێستا ئەگەر خەڵک لە بیرێتی مەسەن کە ساڵانی زوو موچە گۆڕانکاری بەسەردادە لە بینی 2-3 ساڵ مەعاش زیاد دەکرا لەبەرچی لەبەرەوەی پێداویستی هەبوو تااقەتی کڕین زیادی کەم ینی شتومەک لە بازار سعری زیادی دەکرد موچە لەگەڵی زیاد دەکرا بەڵام ئێستا مەسەن چەند ساڵە زیاتر لە 15 ساڵی موچە زیاد نەکراوە موچە زیاد نەکراوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی حکوومەتی عراقی بۆی بتوانێت مەسەن خزمەت بە هاوڵاتی بکە حکوومەتی هاوڵاتی بێ ئەم شتانە لە بەرچاو بگرێ ئەم جیاوازیان نەهێلێ لە نێوان ڕاتبی موچە و ئیمتیازاتی هەندێک توێژ لەگەڵ موچەی توێژە فراوانەکانی تر لە خزمەتی توێژە فراوانەکان بێن نەک خزمەتی هەندێک توێژی دیاریکراوە بەداخەوە ئەم حکوومەتی عراقی ئەم حکوومەتی هەرێمی ئێمە هەردووشیان دەڵێ بە پێ بگرێ بێ پێکەی خۆتە واتە ئەوەی کە ئیشی پێێتی لە پلە بەرزەکان لە پەرلەمانتارە لە حاکمە لە ئەنجومەنی پارێزگا لە وەزیرە ئەمانە ئیمتیازاتی بۆ هەر ڕشتون و خەڵکی تریش بەو شێوێ دەژی ئەمە ناکرێت ناچێتە سەر وڵاتێک بەو شێوە حکومڕانی بکرێ ممکن نییە تا سەر بەردەوام بێت سیرکە مەسەن لە لوبنان لە زۆربەی وڵاتانی دەور و بەرمان داواکاریەکانی خەڵک هەمووی لەسەر ئەوەیەکەوە کەمترین خزمەت گوزاریەکانی ژیان پێشکەش بە هاوڵاتی نەکراوە کە ئەمە ئیشی حکوومەتە هیچ فەزڵ نییە کە حکوومەت بیکە بەسەر خەڵکەوە سپاس دەکەم ماوەستەگەرم وڵای بەرەزت سەبارەت بۆی کە هیچ ئەگەرێک هەیە کە بەم زوانە عادل عەبدولمەهدی دەست لە کار بکەشێتەوە چونکە پێشتر دەیانوت دەست لە کارکێشانەوەکەی لە باخەڵی دێ بەڵام سەرڕایەوەی کە تاکو ئێستا لە سەرەتایە مانگەوە لەم خۆپیشاندانش باز لە کوژدانی 237 خۆپیشاندەر زیاتر لە 10,000 بریندار دەکرێت بەڵام تاکو ئێستا دەستی لە کارەکەشەوە بەدیلیش هەیە بۆ عادل عەبدولمەهدی من پێم وایە عادل عەبدولمەهدی زۆر ئێستا تەماعی لە پۆستەکەیدا نەماوە ئەگەرچی بابەتی واسێنان و دەست لە کارکێشانەوەشی شتێکی ڕاست نییە بەڵێ بۆ مەشهور بوو کە دائیم ئیستیقالەکەی لە ژیرفانیدایە هەر کاتێک کە مەبەستی پێشکەشی دەکا لە ڕاستیدا لە ئێستادا یەکێک لە وەزیرەکان کە بۆ خۆی جێڕایەوە وتی من لە نزیکەوە لە ئەحداسەکان لەگەڵی بووم بە تایبەتی لە خۆپیشاندانەکانی پێشتر کە خەڵکێکی زۆر کوژرا و بریندار هەبوو وتی ئەو کەسانەی پێیان وایە من لە ئێستادا دەست لە کار پێشمەوە
زۆر هەڵەن من لە ئێستا لە هەموو کاتێک سوورترم کە لە پۆستەکەم بمێنمەوە چونکن لەو قۆناغەدا دەست لە کارکێشانەوە هەڵاتنە لە بەرپرسیارەتی بەڵام لە فشاری شەقامی شیعیدا دەتوانن چونکە عادل عەبدولمەهدی کوتلەیەکی بەهێزی لە ناو پەرلەمان لە پشت نییە کورد لە پشتیەتی ئێمەی کورد پشتمان گرتووە لەبەرەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستان باش بووە و ڕاتبی ناردووە و تەعاملی خۆشە و بەڕاستی کابرایەکە بە فکرەیەکی تائیفی و مەزهەبی حکم ناکە و پرۆژەیەکی بۆ چاکسازیش پێیە بەڵام تا چەند دەتوانێت بەدەستیەوە دێکە جێبەجێ بکە بە شێوەیەکی گشتی لایەنەکان لە پشتی نین و لە نەبوونی ئیتیفاقی بینی شیعەکان ئەو هاتوۆتە پێشواتە شیعەکان کە ئیتفاق نەبوون بە مەجبوری لەسەر ئەو ئیتفاقیان کردو کەسایەتێکی سربەخۆ لە ئێستادا هەست دەکەم بە پێی ئەو خیتابانەی کە هەیە و لە هەڵبژاردنەکان کە تەیاری سەدری پێی وایە زۆرترین دەنگی هێناوە چاوی لەو پۆستەیە کە لە ئێستا داوەری بگرێتەوە جۆرێک لەو خیتابانەش تەهدیدەوە فشارە بۆ سەر عادل عەبدولمەهدی کە دەست لە کار بچێشێتەوە کوتلەی گەورە ناو پەرلەمان هەر ئەو کەسەیە کە تەیاری سەدریە جارێکیکە کەسێک کاندید بکە کە جاری پێشتر نەیتوانێت و پێم وایە لەو قۆناغەشدا ناتوانێت و بەدیلی عادل عەبدولمەهدی تا ئێستا دروست نەبووە بۆیە من بە دووری دەزانم دەست لە کار بچێشێتەوە لە ئێستادا بەو شێوەیە باشە بەس وتت سەبارەت بە ئەم خۆپیشاندنە کاریگەریەکانی لەسەر هەرێم لەسەر و توێژەکان چییە و پێ دوای ئەم بڕیارەی پەرلەمانیش کە لەوێ دراوە کەوتت پێویستە لێرە جێبەجێ بکرێت کاریگەری دەبێت لەسەر کوردستانی لە ڕاستیدا من پێما خۆپیشاندانەکان لە عێراق کۆتایی نەهاتووە لەگەڵ ئەوەش کە پەرلەمان ئەو هەموو بڕیارانە دەداوە پێشتر لە دانیشتنی پێشتر 20 چاکسازیمان دەنگ لەسەردا لە ئێستاشدا جەلسەکان بە کراوەی ماونەوە هەرچی حکوومەت پێشکەشی دەکا پەرلەمان دەستی بەرز دەکا و دەنگی لەسەر دەدا بەڵام تا دێ پەیدا پەیدا خۆپیشاندانەکان فراوان دەبن و توێژەکانی دیکە بەشداری تێدا دەکەن و فشاری زیاتر لەسەر حکوومەت دروست دەکەن بەڵێ حکوومەتی عێراق نەیتوانیوە کارەبا چاکە حکوومەتی عێراق نەیتوانێت جادە و ڕێگاوبان و خزمەتگوزاری و تەعینا دروست بکە حکوومەتی عێراق نەیتوانیەوە داهاتی هاوڵاتی لە عێراق بەرز بکاتەوە نەیتوانیەوە کەرتی حتا نەوت بەرەو پێشبەرێ کەرتی کشتتوکاڵ بەرەو پێشبەرێ هەمان ئەو نموذەجە لە کوردستانیشدا هەیە مەسەن لە کوردستاندا ئێستا ئێمە کێشەی کارەبامان هەیە کێشەی خوێندن مەداریسمان هەیە کێشەی ڕێگاوبانمان هەیە کێشەی موچە و ڕاتبمان هەیە یعنی ئەو کێشانی کە لەوێ هەیە لێرەش بوونی هەیە کەمیان زۆر ئەوەی کە لێرە بوونی هەیە و لە بەغدانیە زیاتر ئەو ئەمن و ئەمانەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دەنا مەسەرەن ئێستا لە بواری خوێندندا زیاتر خوێندن خەریکە دەبێتت بە پارە لە هەرێمی کوردستان و مەداریسی تایبەتی زاڵ بوو بەسەر مەداریسی حکومیدا و بە هەمان شێوە لە ڕووی تەندروستیەوە ئەوەش جۆرێکە لە تیجارەت کە مستەشفایەکان بەڕووی کەرتی تایبەت تا دەکرێنەوە کارەبا بە هەمان شێوە حکومەت ناتوانێت دابینی کا کەرتی تایبەت دابینی دەکات ڕێگە و بان خەڵکی کەرتی تایبەت دابینی دەکات حکومەت ناتوانێت موچەکە و پێویست دابین بکە بۆیە پێشی ئەوەی کە شەقام تووڕە بێ و ئەو جۆرە خۆپیشاندانانە بێنە هەرێمی کوردستان پێویستە حکومەت پلانێکی فعلی هەبێ بۆ چاکسازی ئەو چاکسازیی کە ئێستا باس دەکرێت لە حکومەتەوە ئیرادەیەکی باش هەیە بۆی جێبەجێ بکرێ و بەو شێوەیە نەبێت کە ئێستا هەیە واتە لە سەرەوە ڕادەست پێ بکرێ بۆ خوارێ ئێستا هەست دەکەم لە خوارێەوە چاکسازیەکان بەرەو سەرێ دەڕۆن نەخێر لە ڕووی دەسەڵاتەوە وەکو پەیژە وایە پەیژە دەبێت و لەسەرەوە ڕابیشۆی بۆ خوارێ ئەگەر ناشۆرێ و بەو شێوەیەش ئەگەر بمانەوێت لە هەرێمی کوردستان چاکسازی بکەین پێشتر دەبێ ئەو کەسانەی کە لەسەرەوە گەندەڵیان کردووە یەک بەیەک دادگایی بکرێن و پارەی کە بردویانە لایان وەربگیرێتەوە و بدرێنە دادگا ئەو جار خەڵکیشی دیکە کە باشە دەستگێڕ و ئیشی سەرپێی دەکا یاسای لەسەر جێبەجێ دو پرسیارم بۆ بەڕێزت سەبارەت بۆی کە ئەم خۆپیشاندانە بەردەوامەکان چ کاریگەری لەسەر و توێژەکانی هەرێم و بەغداد هەیە و چ کاریگەرێکی لەسەر بڵین پشکی هەرێم لە یاسای بودجەشدایە یەک لە داخوازی هاوڵاتیان چارەسەرکردنی کێشەکانی بینی هەرێم و بەغدایە و تا ئێستا ئەو گفتوگویانە کە لە نێوانی بەغدا و هەرێمی کوردستاندا هەبوو وەستاوە بە تەواوەتی بەهۆی خۆپیشاندانەکانەوە و ئێمە لە سەروبەندی هاتنی موازنەی کە دەبوو لە مانجی موازنەی 2020 بێتە ناو پەرلەمان و پێم وانێ لە مانجی 11 ئامادە بکرێت لە مانجی 12
ئەگەری هەیە ئامادە نەکری ئەگەر وەزعەکە بۆ شێوە بڕوا ئەو کاتەی ئایا حکوومەتی هەرێم چۆن دەتوانێت لەگەڵ بەغدادا ڕێکەوێ بۆی کە ئەو موچەی کە هەیە ئێستا بتوانێت لەسەری بەردەوام بێ بەتەکید ئەگەر وەزعەکە لە بەغدا و دۆخەکە خراپ بێ کاریگەری سلبیشی لەسەر هەرێمی کوردستان دەبێ ئەوەش مەترسی هەیە هەر بۆیە مەسەلەن پەرلەمانتارەکان گەڕاونەوە و هەوڵی ئەو چاکسازی دەدەین کە تێیپەڕێنین بۆی بتواندرێ گفتوگۆکانی نێوانی هەرێم و بەغدا بەردەوام بێ و بگەنە نەتیجەیەک تاوەکو ڕوبەڕووی ئەو مەترسیانە نەبینەوە کە لە ساڵانی ڕابردوو کە بریتی بووە لە پاشەکەوتی موچە و کەمی موچە و بەتەکیدیش ئەگەر بەو شێوەیە لە بەغدا بەردەوام بێ من پێم وایە ئەو مەترسیانە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن کە ئومێدەوارم شتیوا ڕوو نەدا. بەڵێ سپاس دەکەم مامۆستا دکتۆر کاتم زۆر کەمەوە بەس لە کوردستانە بڵین لە 100 ڕۆژی زیاتر ئێستا زیاتر لە 100 ڕۆژ تێپەڕیوە بڵین بەسەر حکوومەتە ئێستا بەرارێکی ئەوتۆ نەدراوە پێ دوایە دەبێت حکوومەتی هەرێمیش لێرە پەلە بکات چێوی چاکسازی لە موچەی پلە باڵاکان چی مەسەلەن لە شەفافکردنی داهاتی نەوتیش دەبێ واجبی حکوومەتە کە بە سەروەری یەکەم شت سەروەری یاسا دەستەبەرکە لە هەرێمی کوردستان دوایی پرەنسیپی هاوڵاتی بوون بە فعلی ینی بێتە گۆڕێ جێبەجێ بکرێ هاوڵاتی هەست بۆ بکاکە هاوڵاتیە لەم هەرێمە جیاوازی نەکرێت کاتی ئەوە بەسەر چوە دوای 30 ساڵ حکومڕانی پۆست و پایە بە تەسکەی حیزبی وەربگیرێ لەسەر ئەساسی وەلای حیزبی پۆست و پایە ببەشرێتەوە لەسەر ئەساسی وەلای حیزبی داهاتی ئەم وڵاتە تەخشان و بەخشان بکرێت کاتی ئەوە هاتووە کە هاوڵاتی هەنی هەرێمی کوردستان هەمووی خەڵکی دڵسۆزی ئەم هەرێمەن بە یەک چاوسەیر بکرێن لەم هەرێمە ئەم حکوومەتە حکوومەتی هەرێم هەموو خەڵکی کوردستانە حکوومەتی یەکێتی نییە حکوومەتی پارتی نییە ئی کۆمەڵ نییە ئی گۆڕان نییە ئی خەڵکی کوردستانە ڕاستە حیزبی سیاسی کاریگەری هەیە دەوری هەیە بۆ پێکهێنانی پرۆسەی سیاسی بۆ بەرار قەرارکردنی دیموکراتیت بەڵام تا ئەوەندەی پەرلەمان و حکوومەتەکە پێک دێ ئیتر پێویستە لە خوار وەزیرەکانەوە هەیئاتەکانی کە بە ناو سەر بخۆن کە ناویان سەر تەنها بە ناو سەر بخۆن پێویستە ئەمانە هەمووی بە خەڵکی لێوەشاوە خەڵکی کەفاو بە پێی تواناکانیان ئەمانە بە پێی سیڤەکانیان پۆستەکان پڕ بکرێتەوە نەوەکو ئێستا بەڕاستی ناندراوە بە قەساب و گۆشتیش بەنانەوە لەبەر ئەوەی لەسەر ئەساسی وەلای حیزبی بۆیە کاتێک تۆ دێ بەو شێوەیە حکومڕانی دەکەیت دڵنیا بکەوە خزمەتی خۆش دەکەی وەکو هەیئەی حکومڕانی خزمەت بە هاوڵاتیانیش دەکەی ئەم کێشانەش مەترسیش نابێت لەم کێشانە وەلای خەڵک بۆ خۆت زیاد دەکەی بۆ وڵاتەکە زیاد دەکەی ئەگەر مقارنەیەکی وڵاتانی منتیقە بکەین بەس بە ئیسرائیل کە ئیسرائیل دەستوری نییە تا ئێستا ئیسرائیل دەستوری نییە بەڵکو چەند قانونێکە وەکو ئێمە چەند قانونێکیانەیە کە سەرۆکایەتی ئەو پەرلەمان و حکوومەتی ڕێخستووە بەڵام لە هەموو بارودۆخەکاندا دیموکراتیەت هاوڵاتی سەروەری یاسا بەرجەستە بووە ڕۆژێک هەڵبژاردن دوانە خراوە سەرۆک وەزیرانێک یا سەرۆک کۆمارێک ئەگەر زیادە ڕۆیی کردبێ ئەگەر پێشێری یاسای کردبێ لێ پرسیینەوەی بۆیە پێشکەوتوون بەڵام ئێمەش هەموو وڵاتانی وەکو ئێمە دەوروبەری ئێمە سیرکە یاخۆ پێشاندانە یا کێشە و هەرای ناوخۆیە لەبەرچی لەبەرەوەی هاوڵاتی پێشگوێ خراوە بە کورتی ئەگەر ئێستا بوون لە سەڵاتداران بڵێن ئەم خۆپیشاندانە لە ئێمە دوورە و چاکسازی نەکەن دۆخەکە بەم شێ دەمێت بە کورتی بێکاتنەوە سپاس نەخێر بە شوێ نامێنێتەوە لەبەرەوەی تۆ هەموو ناوچەکە پێکەوە بەندە سیر کە مەسەن سەرەتا لە عێراق بوو پەڕیەوە لوبنان ئێستا دووبارە هاتەوە عێراق لەوانەیە دوو ڕۆژتر مەسەن لە وڵاتێکی دەوروبەریە لە هەرێمی کوردستان یعنی شتێک سپاس دەکەم سپاس بۆ بەرەزان دکتۆر شۆرش حەسەن مامۆستایزان کۆرەستۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ